بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم كتابي مدارج السالكين في شرح منازل السائرين زاناي بايبرز إمام ابن القيم رضا رحمة الله بأنوسيتي منزل كان هرهم منزلي إياك نعبد وإياك نستعينك لأن يجكان دوباريئك بلكاني خواناسي وإملام كتابات تحديدك ودياريئك. إنساني مسلمان نابليك بلي خواناسيا بمنته هاولاني بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمون أجر نيجك منوكو نيجك تربوايا نفسي خو من توبت بارك الكوي نمان تواني خواناسيكي ساغ ودروس كين أي إما أجر عمر منوكو يكبيت شوانه به بوي أم منزلو بلانا أبي ورده إنساني مسلمان بيان بره هر جاري لقضيك لبلكانا جنب الجهادي خويك لقل نفسي خويا لقل الشيطاني لعيني خويا أفرميك يكتل منزل كان منزلي إخلاصة زور آياتي مبارك قرآن هن وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين فرمانيان بهيش تيبي نكرا إلا بعبادته برسنك مرجع إخلاصي تيابي لبرخاتي خو أجاب جيك يعني أفرمي إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين ألا لله الدين الخالص. أفرمي عبداتي خوابك جل جلاله ما بيغمريان صلى الله عليه وآله وسلم ديني ساغو طواو توكما أو دينيك خوا لا يبسندو لا يقبل. قل الله أعبد مخلصا له ديني بيان بلا بيغمر صلى الله عليه وسلم بمشيك كان من عبداتي خواكم طواوي إخلاصي خوم جيب جيك آياتي كتير قل إن صلاتي ونسكي ومحياي وماتي لله رب العالمين همو جيان هرهم لبناي خوب وخوايا الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. فضيلي كرعياض فرميتي أحسن عمل كامية أخوة جل جلاله موت حياتي بو إنسان كان هرهم دستبر كرو لبناي امتحانيان كاميان باشترين كردوا كان أفرمي باشترين كردوا هو أخلصه وأصوبه أويك إخلاصي زور تيابي زور موافقي سنتي في غنبر صلى الله عليه وسلم أمدو خالة زور قرنق لها وعبادتك مرجي ورقيراني عبادتك من أمدو خالة يكل ظلمنا زور ساغ بي بو خوامان كرد بي دو موافقي شريعت بي أجر أمدو خالة تيابي إنجا عبادتك كان قبولك لي مهما كان إخلاص تبي موافقي شريعتنا بورنا جيري مهما كان متابعي شريعتك كرد بي زور بريكي جيبا جو كرد بلان إخلاصي لقلنا به هل يتقبل معك وتيان أي بفضل كرعياض أي أبا علي كامية أخلص وأصوب كامية فرموي أويك إنسان زور صادقانا جيبا جي كرد بي هرش كامي كان بي أجر إخلاصي تيابي الصوابي تيابي بهر قبوليناك قبول صوابي تيابي إخلاصي هر قبوليناك فرموي خالص أويك لبرخاتي خوا جل جاو جيبا جي كرابي وصوابج أويك لسر سنتي في غنبر صلى الله عليه وآله وسلم ويفرمي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا أو كسيك الرجاء ويبقاته لقاء خوابه كردوي صالح لدواء أو يكسر باسي شيئك ولا يشرك بعبادة ربه أحدا باسي شركك شو أمكسا للجزيرة عربة فرماشتكي في غمريان هي صلى الله عليه وآله وسلم الشيطان تعظم ما يوزبو للجزيرة عربة جاري تري خلق بي برستيته بلام مسائل نيتي خراب والريابازي أو بردوام لأمتك جنجي لسر أكري أبي جنجي لسر بكري أبي خمر رخين وبويا لك بناء عبادة وعمل صالحة باسي شيمان بوك ولا يشرك بعبادة ربه أحدا ولا يشرك بعبادة ربه أحدا أو بايا العربية ومعنى فيه يعني ولا يشرك في عبادة ربه أحدا بهي الشواذ لنا عبادتك يا لعبادتكاني غير خوا شريك قرار ندى للضل يابو غير خدا
واتە دڵەکەی زۆر ساغ تەنها ئەڵڵای تیابێ جەل جەلالوهو کە تاعەتەکانی بۆ ئەکا، خوا ناسیەکانی بۆ ئەکا. چاکترین دین کێیە؟ کێ ئەتوانێ بە کەسێک بڵێ زۆر ئەم کەسە دینی باشە، زۆر چاکە؟ ئەفەرمێ ومن ئەحسن دینا ممن ئەسلم وجهه لله وهو محسن. تەواو ئیسلامی هەڵبژاردووە وەکو عامەتی موسڵمانان وهو محسن. محسن پێوەستی بە ڕەبتی بەوەیە، بە ناخی ئینسانەوەیە، خودابینیەکەیە کە عەرزم کردن ئەن تەعبوده الله کەئەنەکە تەراه فەئین لەم تەکون تەراه فەئینەهو یەراک. ئەم بەشەیە ئەبێ بگاتە پلەیەکی ئاوا خودابین بێتیایە، ئەو کردەوەی کە جێبەجێ ئەکا، ئەو تەسلیم بوونەی بەخوا کە ئەیکا، ئەو کاتە پلەکەی دیارە و دروستە. لە ڕۆژی قیامەتە یەکێک لەو شتانەی کە ئینسان زۆر مەیوز ئەکا، زۆر زەحمەتی دەرونی ئەدا، ئەوەیە کەسێک کردەوەی زۆری کۆ کردبێتەوە لەبەرەوەی ئیخلاسی نییە، هەموو کردەوەکانی بڕوە. فەرموون ئەفەرمێشی وەقەدیمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا. ئەو عملانەی کە کردویانە ئەو کردەوان هەر هەموویان هێنە بەردەستیان کەوا تەسەوور ئەکەن لە قیامەتە ئیتر پاداشتی ئەمانە وەرەگرنەوە فجعلناه هباء منثورا. وەکو چۆن تۆزێک بەرباد دەبێ، ئەوە بەرباد دەبێ هیچیان نامێنێتەوە، بەدەستی خاڵی بەدەستی بەتاڵ. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم بە سەعد لە فەرمایشتێکە ئەفەرمێ ئەی سەعد ئاگات لێبێ هەر عەمەل و کردەوەیەکت کرد ئەگەر مەبەستت پێ خودا بوو جەل جەلالوهو إلا ازددت به درجة ورفعة، إلا بەهۆی ئەو کردەوە پلەیەک بەرز ئەبیتەوە لای خوا و نزیک ئەبیتەوە لە خوا جەل جەلالوهو. واتە هەر کردەوەیە کە مەبەستە پێ خوا نەبوو بە هیچ شێوازێ لە خودات نزیک ناکاتەوە. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ خۆشەویست فەرمووی سێشت هەن، سێشت ئەم سێشتە دڵی ئینسانی موسڵمان بە هیچ شێوازێ خەلەلی لەم سێشتە نابێ بۆ دروست. یەکەم ئیخلاص العمل لله، ثلاث لا يغل عليهن قلب مسلم. قەد غەدر لەم سیانە ناکا، قەد لەم سیانە لا نادا. یەکەم کردەوەکانی لەبەر خاتی خوا ئەکا، دووەم مناصحة ولاة الأمور، گەورەی و دەسەڵاتدارانی ئیمانداران زۆر دڵسۆز ئەبێ و ئامۆژگاریان ئەکا، ولزوم جماعة المسلمين. قەد دڵی نابێ غەڵەتکە لەوەی کە لەگەڵ جەمعی مسلمانان نابێ. فإن دعوتهم تحيط من وراءهم. طبعا مسألة من ورائهم، مسألة جمع مسلمانان، کۆمەڵی مسلمانان زۆر گرنگە. ئینسان هەمیشە نسبەتی خۆی بدارە پەنای ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا ئەم خاڵە زۆر گرنگە عەزیزانم. ئەمڕۆ بە تایبەتی تەسەوورکەن عالەمی ئیسلامی لە چ وەزعێکە، لە چ ناڕەحەتیەکەین. هەموو فیرقەیە بەس خۆی بەڕاست دەزانێت، بەس خۆی بە ئەهلی بەهەشت دەزانێت، ئیتر ئومەت بینی نەماوە. هەموو فیرقەی بچووک بچووک، فیرقەکانش بخەن ناو حەجەوە و نەبن هەموویان، ئەوەنە بچووکن. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئێستا هەندە سەرژمێری باسیەوەکە لە 2 ملیار تەجاوزمان کردووە لە ئاستی جیهان. وەرە 2 ملیار کەس لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دائیرەی بچووکی تۆیە جێگەی نەبێتەوە، لە دڵی تۆیە جێگەی نەبێتەوە. بۆیە نابێت دڵی تۆ خەرەلی بەرامبەر بە ئومەتیا دروست بێ، ئەبێت لەگەڵ عامەی موسڵمانانە دەستە جەمعی موسڵمانان نابی ئەوەی کە لەو شتانەی کە زۆر خەلەل دروست ئەکا و زۆر ئەبێ ئاگامان لێبێ. بۆیە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت دڵی ئینسانە ئیماندارەکان لە ئیخلاص و لە مناصحەی ولاة الأمورە، ئەوانەی ئەبنە گەورە و سەرداری موسڵمانان، زائیدەن ئەوانەی کە مەسەلەی جەمعی موسڵمانان و لازم بوون بە جەمعی موسڵمانان قەد ئەبەدەن لە شتێک لەوانە خۆی دوور ناخاتەوە لە جەمعی موسڵمانان. ئەفەرمێ ممکنە ئینسان تووشی شیرک ببێ، ممکنە تووشی غەش ببێ، دڵی تووشی غەدر ببێ، تووشی ئەو بێ، بەڵام ئەبەدەن لە جەماعی موسڵمانان لا نادا تووشی بدعە و ضەلالە نابێ ببێ. ئەم سێ خاڵەی کە لە غیل و دەغەڵە کە ئینسانی موسڵمان نابێت لە داخیا بە هیچ شێوازێکە بێ، ئەبێت تەجریدی ئیخلاسی هەبێ، تەجریدی نوسحی هەبێ، زۆر ئیخلاسی زۆر تەواو بێ بۆ خوابوونی و ڕازگۆیەتی زۆر تەواو بێ و متابعەی سنەی پێغەمبەری صلی الله عليه وسلم زۆر تەواو. پرسیار کرا لە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم، وتیان پیاوێک جەنگ ئەکا لە پێناوی خوا بەس لەبەر خاتی ڕیا، باشە لەناو سەفی موسڵمانانیشە، لەناو جەمعی موسڵمانیشە. یەکێک تر جەنگ ئەکا لەبەرەوەی پێ بڵێن شەجاعەت و ئازایەتیە، یەکێک لەبەر خزمایەتی و کەسایەتی.
فرمووی تەنها کەسێ بۆ خۆی من قاتل لتكون كلمة الله هي العليا فهو في سبيل الله تەنها ئەویان لە پێناوی خۆیان تەنها مەحەز یەک نیەتی هەیە ئەویش ئەوەیە لە پێناوی خوا جەل جەلالوه ئەم جیهادە ئەکات و ئەم ماندووبوونە سەرف ئەکا ئەگەر لە دڵەکەیە پشکی ڕیای تیا بێ لە قیتالە چۆن لە نوێژە ڕیا و لێ وەرناگیرێ لە جەنگ و جیهادیشە لێ وەرناگیرێ لە ڕۆژوە لێ وەرناگیرێ لە هیچە بۆیە ئەفەرمێ لە فەرمایشتەکە ئەنە ئەغنە شوڕەکە یعنی شرک لە هەموو کەس زیاتر دەوڵەمەندترم بەوەی کە پێویستم بە شەریک نییە هەر کەس کردەوەیە بکە من لە ناو کردەوەکەی خۆیان دابنێ وغيري منيش لبناما دابني تركته وشركه للرواياتك أنا بريء وأنا منه بريء أو بو مني أو بشا أيضا بكسكي ترك لبناي من دايناوا بابو أو بمن نامي يكمن كسيكا سان كأجريان بي جرمكري بيش هموكس أجري جهنميان بي جرمكري يكمن قارئ قرآن كسيكا سبحان الله خريج قرآن خاندنو أهلي مزقوتو برسالي ليك القرآن بوخن يا إلهي لبنايتو حياة مصرف لبناي قرآن نا تو قرآن بوخن بيد بلنا كسيكي دان خوش دوميان كي كسيكا مجاهد خوين الرشتو تو خوينك بو الرشد والله خوينك رشتو لبنايتو يا أخوي نا قاتلت اللي يقال لك جريء وبيبلن آزايا سيمين شان أو كسيكا نفقه ومال أبخشي ئەمیش هەر بە هەمان چەشن خوای لە پێناوی تۆ بەخشی مناوەڵە لە پێناوی خەڵک پێت بڵێن پیاوێکی چاکە و سەخیە ئەم سێ کەسەیە کە مین کەسەکانن کە ئەچن ناو ئاگرەوە ئاگریان پێ گەرم ئەکرێ ئاگری جەهەنەم یعنی ئەهلی دینن ئەهلی قورئانن ئەهلی جیهادن ئەهلی سەدەقەن بەڵام دڵیان ساغ نەبووە بۆ خوا جەل جەلالوه ئیخلاس و پلەی ئیخلاسیان نەبووە بۆیە خوا جەل جەلالوه هیچ شتێکیان لێ قبوڵ ناکە للروايتك سبحان الله أفرمنا للرجل قيامتها أما عبد الله خوا إجا من أو نيوجن بو توكر أو بو توكر نا والله نيوجن كل بر خاطري حاجي فلان كرد بتشوبا أو باداشت بات رب العالمين أي كانت الدرة ولا بازنك دوري أخاته بربا أو كسيك بوت كردو أو كس باداشت بات للروايته الصحيحة هاتوا خوا جل جلاله سيري جسمي وناكا سيري صورة الرنج جوانيتا ناكا ولكن ينظر إلى قلوبكم سيري ناوي دلطانك وكحيوان سربرن لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خو حيوانك ناقات خدا فقيرك أي خوا بلام أويك لدلطا يقات خوا لبناوي تشياء وحيوان السربريون للروايتك هاتوا أقرشي روايتك ضعيفة على الإخلاص سر من سري إخلاص يشكل لأنه كان يخوم استودعته قلب من أحببته خستومة نودلي أو كسيك خوش لعبد كانم تنها خلقك زور تائبت خوا جل جلاله إخلاصي في عطائك اتر هندي وشيء إخلاص يعني بكاره هنا والعلماء يكون هندي صدق يعني بكاره هنا يقم بس يعني هو فرمويانا هو إفراد الحق سبحانه بالقصد في الطاعة سلفي صالح فرمويانا أويك خدا بيك بزاني للضلي خوتا لها مطاعتك أنت تصفية الفعل عن ملاحظة المخلوقين هنديك رواية فرموا أبي تصفية خوتا كردبه أو كردواني كأيكي ملاحظة مخلوق نكي تشاوى نكي لغي خلقه طبعا القرآن بيروزا أفرمي الذين هم يراؤون لباب مشاركة يعني تو سيري خلقك تو بيدواي خلقك سيردك مرجي خلقك سيردك ها بس تو نظرت آوايا بوي أخوي قرأ بابي مشاركة بكارنا ومسألة الرياء بوي أبي إنسان زور آقايلي بملاحظة مخلوقات نكا لأنه يجو طاعة عبدأتي كان فرمويتي فضيل كرعياض فرمويتي ترك العمل من أجل الناس الرياء والعمل من أجل الناس شرك والإخلاص أن يعافيك الله منهما إخلاص أويا نكر دود لبر خلق كين لبر خلق ترك هيج تنها لبر خاتي خوا جول وحركان بكي جنيد بغدادي فرمويتي إخلاص سرك لبين خدا وعبد كان حتى ملائكة لا يعلمه ملك فيكتبه ملائكة نازنة بنسي تنها بيوسي بخوته ولا شيطان فيفسده حتى الشيطان بإخلاص نازانه اللي تيقبا هواي خوت وارزو خوشت بي نازانه حتى وكو
مەیلان بە ئیخلاسەکەت کە بۆیە ئیخلاس کە لە دڵە دامەزرا وەلەمای ئەهلی تەسەووف قسەیەکیان هەیە فەرموون ئەگەر گوناهێکت کرد لە دوعاکان تا زوزوو مێڵێرەوە گوناهەکە هەزوو بڵێ خۆیان فڵانە گوناهم کرد عەفوم کە و ئەوانە ئەڵێ چونکە هەندێک جار مەلائیکە لە بیریان ئەبرێتەوە ئەو گوناهە زاهیرەیە کە کردوتە باتینیش هەمووی بەدەستی خۆی لەوە ئەچێ کەسێک گوناهێکی کردبێت لە نەزەری عەقڵی ئێمە ئەم گوناهە بەس لە بابی موازنەی ئیلاهیە لە فقهی موازناتە سەرەکە ئەم گوناهە بە خێر بۆ ئەو کەسە ئەنووسرێت چونکە گوناهێکی گەورەتری لە کۆڵ خۆی کردوتەوە بۆی ئەو گوناهە بچووکەوە ئەو کاتە ئەوە نەتیجەیەکی زۆر گەورەی ئەبێ تەسەوورکەن ئێمە جاری وا هەیە عەبدێک بە گوناهێکەوە ئەبینین زۆر بە بچووک سەیریەکەین لەو ئەچێ خودی ئەو گوناهە خوا بە عەبدایەتی بۆی بنووسێ مەلائیکەش بە گوناه بۆی ئەنووسن هاوەکو ئێمە بە گوناه ئەیبینن بەس لای خوا جەل جەلالوه جۆرێکی ترە سەیری هەموو لایانی عەبدەکە و سەیری ناخیشیەکە تاعەت لەوە چی ئێمە بە چاوی خۆمان کەسێک ئەبینین شاهدی بۆ ئەدەین ئەڵێ کەسە کەسێکی زۆر چاک بەڵام سەرەکەی باتینی شتێکی ترە حتى ئەو فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کە ئەفەرمێ کەسی وا هەیە ئەوەندە تاعەت ئەکا بستێکی ئەمێنێ بۆ ناو بەهەشت دەستەکا بە خراپەکاری خۆی گەورە ئەیخاتە دۆزەخ یا بستێکی ئەمێنێ بۆ ناو دۆزەخ عولەما چۆن لێکی ئەدەنەوە ڕیوایەتێک هاتووە لە موسلیمە ئەفەرمێ ڕیوایەتەکە فیما یەڕاه الناس لە پێش چاوی خەڵک بستێکی ماوە بۆ بەهەشت ئەگەنا ئیشەکانی بۆ خوا نەبوو ڕێک پێچەکاتوێتە بۆ ئەم ئەو کەسێک کە ئیخلاس خوا پێ عەتاکە قەت زایە نابێت لەو ڕێگایە ئیلا خۆی گەورە سەرپەرشتێکی و تایبەتمەندێک ئەدا بەم کەسە ئەفەرمێ سهل فەرموویەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی ناڕەحەتترین شتێ لەسەر نەفس ئیخلاس ئەوە یەکلایکیتەوە ئیشەکەت بۆ خوا چاوت لە خەڵک نەبێ حەقت بەسەر خەڵکەوە نەبێ ساغبی لەگەڵ خوای خۆتە یوسفی کوڕ حوسێن فەرموویەتی عەزیزترین شت لە دنیای ئیخلاسە کە ئینسان پێ بگا و بتوانێت دڵی لە ڕیا دوور خاتەوە خۆی ساغ کاتەوە پاک کاتەوە سولەیمانی داڕانی ئەفەرمێ بەس ئیخلاستان بۆ دروست بوو ئیتر نەجاتتان ئەبێ لە دوو شت یەک ڕیا دوو وەسوەسە بە هیچ شێوازی ئەمانتان بۆ دروست نابێ بۆیە ئیمامی هەڕەوی ئەفەرمێ ئیخلاس تەصفیەة العەمەل من كل شەوب ئەوەیە عەمەلەکەی خۆت صاف و ساغ کەیتەوە هیچ غەل و غەشێکی تیا نەیەڵی ئاڵتونێکی عیاری تەواو ئاڵتونی تەواوی ساغ نوێژەکانت ئاوا بێ ڕۆژوت ئاوا بێ تاعەتە هەمووی خوا بێ جەل جەلالوه ئەبەو شێوازە زۆر قسەیان فەرمووە کە ئیمامی هەڕەوی نەقڵی کردووە ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ملاحەزەیەکی هەیە ئەفەرمێ ئەهلی تەزکیە و تەربیە و تەسەووف هەمیشە قسەیەکیان هەیە ئەڵێن لە عیبادەتەکانتان حتى نابێ عیبادەت لە پێناوی پاداشت و ئەجرا بکەیت نابێ عیبادەت لە پێناوی خۆیان بکەیت ئەوەندە قوڵیان کردوێتەوە بابەتێک فەرموویانە کو ئیمامی هەڕەوی ئەفەرمێ والخلاص من طلب العوض على العمل ئەفەرمێ داوای عیوەز نەکەی لەسەر ئەو کردەوەی کە کردوت داوای بەهەشتیش نەکەی هیچ ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕەدی ئەوە ئەکاتەوە ئەفەرمێ زۆر فەرمایشت هاتووەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم و ئاەتی پیرۆز و مبارەکی قورئان زۆر هاتووە باسی ئەوە ئەکا کە ئینسانی ئیماندار ئەجر و پاداشت و ئەوەی لە پێناوی عەمەلەکەی ئەدرێتەوە کابوو ئینسانی مسلمان ئەگەر تەشجیع بوو بە عەمەل مەسەلەن بەهەشت بە ئەجری خوا بە گەورەی خوا بە فەضلی خوا ئەفەرمێ هەر قبوڵە ئەفەرمێ ئەو بابەتە درێژەیەکی زۆری هەیە لەناو فکری ئەهلی تەسەووفە پێویستی بە معالەجە هەیە ئەویش ئەوەیە ئێمە پێمان وابێ عیبادەت نابێت لە پێناوی بەهەشتاکەین یان لە ترسی دۆزەخە بەڵێ ئینسانی مسلمان عەبدایەتی ئەکا بۆ خوا جەل جەلالوه و ئەزانێ خوددا پاداشتێکی زۆر گەورەی ئەداتەوە پاداشتەکە هاندەرە لە ژیانی شەهر ئەو هەیە کەسێک خەریکی تەڵەبی عیلمە بۆ خۆی خوێنێ بەڵام لە پەنای ئەم تەڵەبی عیلمەیە پاداشتێکیش ئەکرێ پاداشتەکەشی لە پێش چاوە عیلمەکەشی لە پێش چاوە هەردووکیان ئەفەرمێ بۆیە ئەم بابەتە ئەبەو شێوازە نییە بەو قوڵیەی کە تۆ ئیخلاس ئەوە بێ حتا بەهەشتیش لە دڵتان نەبێ دۆزەخ لە دڵتانە بەس خوددا لە دڵتا بێ ئەفەرمێ نا ئیخلاس ئەوەیە کە ئینسان عەبدایەتێکە بۆ خوا جێبەجێکە و چاویشی لە پاداشتی خوا بێ یا چاوی لە ترسی خوا بێ هەر قەیناک ئیمامی هەڕەوی ئەفەرمێ ئینسان لە قۆناغی دووەمی ئیخلاسە ئەگاتە خەجل
الله هر کردویکە خۆی بە خەجاڵەت ئەزانێ، خۆی بە شەرمەندە ئەزانێ، هەموو جهودی سەرف کردووە بەڵام خۆی بە هیچ نازانێ. ئەفەرمی ئەبێ بەم شێوازە بێ والذين يؤتون ما آتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون. هەرچی شتە بە جوانی ئەیکەن وەکو خۆی جێبەجێ ئەیکەن بەڵام دڵیان ئەترسێ لەوەی کە بە حەزوری خوا شاد بوونەوە قبول نەوە بێ. لە فەرمایشتەکە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ ئەم ئایەتە مبارەکە باسی پیاوێکە هو الرجل يصوم ويصلي ويتصدق بەڵام ويخاف ألا يقبل منه. ئەبێ ئیلا ئەم ترسەمان هەبێ کە لەگەڵ ئەوەی بەو جەماڵ و کەماڵشەوە ئەیکەن هێشتا خوا لێمان قبول نەکا. ئەفەرمێ ئەم پلەیە لە پلەی پێشووتر بەرزترە، پلەیەکی گەورەترە لە ئیخلاسە کە ئینسان بە تەواوی جوانی کردەوەکانی جێبەجێکە لەگەڵ ئەوەشە هێشتا ئومێدی ئەوەی نەبێت کە لێ وەرگیرابێ، هێشتا بترسێ لەوەی کە خوا لێ وەرنەگرێ. ئەفەرمێت لەمەش زیاتر بابەتێکمان هەیە ئەویش ئەوەیە ئینسان مهما كان حڕ بێ ئازاد بێ لە بابی ئیخلاسە خۆی بە حڕ و ئازاد نەزانێ، بە معنای کەلیمە خۆی بە عەبد بزانێ. تەسەوڕکەن مەلا کۆنەکان زۆر لە بابەتی ئیخلاس و دنیا ئەوانە زۆر چاک تێگەیشتوون. ئەفەرمێ کە کتێبیان ئەکڕی لە ئەوڵی کتێبەکەی ئەنووسی صاحبی مەجازی ئەم کتابە فڵان کەس، یعنی حتا کتێبەکە کە هی خۆی بوو کڕی بووی ئەنووسی صاحبی مەجازی منم صاحبی حەقیقی هەر خۆیە جەل جەلالوه. ئەوەندە جوان لە بابەتی ئیخلاس حاڵیان بوو کە ئینسان چۆن ئەبێ خۆی یەکلا کاتەوە بۆ خوا تەواو هەموو شتەکان جهد و جیهادەکانی هەموو سەرفکە لەگەڵ ئەوەشە پلەی بەرزتر هەیە ئەو خۆی یەکلا کردێتەوە بۆ خوا، چاوی لە بەهەشت نییە، چاوی لە جەهەنەم نییە، ساغ بۆتەوە بۆ ڕەب العالەمین. لە پەنای ئەمانەشە هێشتا ماوە ئەبێ زۆر پترسێ لەوەی کە ئەم کردەوەی لێ وەرنەگیرێ و خوددا جەل جەلاله بیداتەوە بەسەری. بۆیە بابەتی ئیخلاس منزیلەیەکی زۆر گەورەیە. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ لە یەکەمین منزیلەی خواناسیە و ئیخلاس دەست پێەکە لە ئەخیر منزیلەی خواناسی هەر لەگەڵتایە، لە هەموو منزیلەکان ئەم ئیخلاسەت لەگەڵایە. خۆی منزیلەیەکی سەربەخۆیە بەس لە ئەوڵەوە تا ئەخیر تۆ لە عەبدایەتی هەر ئەبێ لەگەڵتا بێ. لەو لەحزەیە کە شایەتومەنە یعنی داخڵ بەم دینە ئەبی حتا ئەو ڕۆژەی ماڵ ئەوایی ئەەکەی تۆ هەر ئەبێ ئاگاد لەم ئیخلاسە بێ لەناو ئەم جەنگابی. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه و وسلم جەنگی نەفسی بە جیهادی ئەکبەر ناو بردووە، چونکە ئەمە جەنگێکی زۆر گەورەیە تۆ لەگەڵ شەیتانە ئەیکەی، لەگەڵ نەفسی خۆتا ئەیکەی، لەناو تەربیەیەکی زۆر قوڵە ئەمە ئەکرێ. بۆیە ئینسانی ئیماندار پێویستی بە هەندێک عیبادەت هەیە کە زۆر تاکی بن، زۆر کەسی بن، هیچ کەس پێیان نەزانێ غەیری ئەڵڵاه نەبێ جەل جەلالوه. ئیخلاس لەوانەیە. علەمای ئەهلی تەسەوف زۆر قسەیان هەیە لەسەر مەسەلەی ئیخلاس، ئەڵێن ئەو شتانەی کە بۆنی ئیخلاسی بە کامیلیتیان ماوەتەوە چییە؟ ڕۆژوو یەکێکە لەوانە، دەستنوێژ، خۆشۆردن. بۆیە لە حەدیثێکە ئەفەرمێ چی؟ الوضوء ئەمانە، الغسل ئەمانە، ئەمان هەمووی وەکو ئەمانەت باس کراون. فەرمون حتا ئەگەر ویستت دوعاکەی هیچ کردەوەیەکی ساغت نەبوو، خوای لەبەر خاتی تۆ خۆم شۆرد، خوای لەبەر خاتی تۆ فڵانە دەستنوێژم گرت، خۆ کەسیش ئاگای نەبوو توانین نوێژکەم بەبێ دەستنوێژ کەس نەیەزانی بەس لەبەر تۆ کردی. ئەفەرموو ئەمانە پشکی تەواویان هەیە لە مەسەلەی ئیخلاسە، چونکە هیچ کەسێ هەر عیبادەتی هیچ کەسێ پێت نەزانێ ئەو پشکەی هەیە. ئیتر هەر یەکەمان دایکمان عائیشە ئەگێڕێتەوە فەرمووی پێغەمبەریان صلی الله عليه و وسلم فەرمووی هەر کەسێ ئەتوانێ خیبئێکی هەبێ، کردەوەیەکی شاراوی هەبێ فەلیەفعل، با شتێکی شاراوی هەبێ بینی خۆی و خوا لعل رب العالمین دەروی خێرمان لێ ئەکاتەوە بە ئەهلی ئیخلاس قبوڵمان ئەکا. ئەو عیبادەتانەی کە پێکەوە ئەیکەین کە لەگەڵ یەکەین هاندەرێکی زۆر گەورەن بۆ یەکتر، بەڵام پێویستمان بەوەیە کە کۆمەڵی عەبدایەتیمان هەبێ بەس خودا بیزانێ. ئەگەر دڵێکی پاکت بێ ئەتخاتە ناو بەهەشتەوە. یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه و وسلم کە موژدەی بەهەشتی دایە حەچی نەبوو، فەرمووی تەنها ئەوە دەوێت دڵم ساغ و پاکە بەرامبەر موسڵمانان، حەچی ترم نییە. بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و وسلم ئەبێ زۆر هوشیار بین، زۆر مامەڵەمان تەندروست بێ لە بابەتی ئیخلاسە، لعل رب العالمین دەرگاکانی خێر بەسەرمان ئاکات. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. بەخوا خۆمان ئەزانین برینداری نەفس و شەیطانین، بەڵام پەروەردگارە دەوای هەموو دەردەکانمان تەنها و تەنها لە لای تۆیە. یا ئیلاهی دڵێکمان بدەرێ کە زۆر ساغ بێ بۆ خۆت. نوێژ و تاعەتەکانمان پڕکە لە ئیخلاس، خواناسیەکانمان پڕکە لە ئیخلاس، حەرەکە و جوڵەکانمان پڕکە لە ئیخلاس،
ژیانمان پڕکە لە ئیخلاس یا ئەکرەم الأکرەمین یا ربی خوایە هەر هەنگاوی ئەینێن هەر کارێ ئەیکەین تەنها لەبەر خاتی خۆت بێ یا رب العالمین خوای گیان قبولمان بدەرێ لە زەویە قبولمان بدەرێ لە ئاسمانە لەناو مەلائیکانە ذیکرمان کە سڵاوی ئەم دڵی ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی گرفتمان زۆرە هەر هەمویان بەرزەکەینەوە بۆ لای تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەر پەروەردگارە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی و ڕەحمەتی خۆت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو عمریا هەر دوعاێکی چاکی لێ کردووی ئێمەش داوات لێ ئەەکەین و پێمان عەتاکە یا رب العالمین ئەو خۆشەویستەی دڵمان لە هەموو عمریا پەنای پێگرتووی لە هەر شتێ ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا رب العالمین ئیلاهی لە ئەمڕۆیە موسڵمانان زیلەتێکی زۆر گەورەیان هەیە بەخوا پەروەردگارە ئێمە خۆمان زۆر بە بێدەسەڵات و کەم تەرخەم ئەزانین کاتێ براکانمان خوێنیان لێ ئەتکێ و هیچ شتێکمان پێ ناکرێت پەروەردگارە هانای زەلیلی و زەعیفی ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ لای تۆ بەرزەکەینەوە هانای زەلیلی و زەعیفی یا ئیلاهی ئەهلی غەزە بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی تۆ خۆت نەسەتی ئەهلی غەزە بدە تۆ خۆت سەرکەوتویان کە تۆ خۆت بەهێزیان کە یا ئیلاهی دەرگەکانی خێر بەسەریانە بکەرەوە یەهود و نەسارا سەرشۆڕکە یا ئەکرەم الأکرەمین ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە چێژ بخەرە ناو نوێژەکانمان چێژ بخەرە ناو ڕۆژوەکانمان بمانگەڕە لەو کەسانێک کە دڵیان زیندووە لە ڕۆژوەکانیانە دڵیان زیندووە لە ناو نوێژەکانیانە دڵیان زیندووە لە ناو هەر تاعەت و عەبدایەتێکە ئەیکەن یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء أجبوري وخالي من قبولك